ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تلویزیۆنی کومەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. تەقینەوەی یەک لە دوای یەک لە ناوەندە سەربازی و پیشەسازیەکانی شارە جیاوازەکان. شەپۆلێکی نوێی دەست بە سەرکردن لە شارە جیاجیەکانی ئێران. کوژرانی دوو بەرپرسی باڵای دارایی و سەربازی ڕژیم لە هێرشەکانی بروجێر. هێرشی درۆنی بۆ سەر بارەگای پارتە کوردیەکان لە هەرێمی کوردستان. ئەڕەشەی سوپای پاسداران بۆ هێرشکردنە سەر زانکۆکانی ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژئاوای ئاسیا. تەقینەوەی یەک لە دوای یەک لە ناوەندە سەربازی و پیشەسازیەکانی شارە جیاوازەکان. بەرەبەیانی یەکشەممە نۆی خاکەلێوە راپۆرتەکان باز لە بە ئامانجگرتنی کۆگاکانی سوتەمەنی سپا ناوەندە پیشەسازیەکان و سایتە سەربازیەکان لە تاران و چەندین شاری دیکە دەکەن. بەپێی راپۆرتەکان دەنگی تەقینەوەی یەک لە دوای یەک لە ناوچە جیاجیەکانی تاران لەوانە ڕۆژئاوا، ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی و شارە بیستراوە. دەوترێت کۆگاکانی سوتەمەنی سەر بە سوپای پازاران، وێزگەکانی پارازایت و کۆمەڵگەی سەربازی پارچین کراونەتە ئامانج. لە ناوچەکانی دیکەی وڵاتیش پێکرانی موشک لە گوناباد، کێوی لار لە پارێزگای فارس نەوشەهر راپۆرت کرا. هەروەها لە ئیسفەهان ناوەندەکانی وەک کۆمەڵگەی پۆڵای موبارەکە، ناوەندی تەکنەلۆژیا نوێیەکان و باڵەخانەکانی سەر بە پیشەسازیە ئۆپتیکیەکان کراونەتە ئامانج. لە باشووری وڵاتیش سەرچاوە ناوخۆیەکان هەواڵی بردومانکردنی فڕۆکەخانەی بوشەهر، بەندەر عەباس و بەندەر پۆلیان ڕاگەاندووە. شەپۆلێکی نوێی دەست بە سەرکردن لە شارە جیاجیەکانی ئێران. لە درێژەی سەرکوتە ئەمنیەکاندا راپۆرتەکان باز لە دەست بە سەرکردنی چەندین هاوڵاتی لە سەقز، مەهاباد، بروجان، مەلارد و ئیلام دەکەن. بە پێی هەواڵە گەیشتووەکان لە ڕۆژانی ڕابردوودا کیانوش عادڵپور و ئەفشین نەجم، دوو هاوڵاتی دانیشتووی سەقز لەگەڵ مامە عەلی نەژاد، خەڵکی مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. هەروەها لە شارەکانی بروجان و مەلارد 5 هاوڵاتی دیکە بە هۆکاری وەک ناردنی زانیاری و پەیوەندی لەگەڵ میدیایەکانی دەرەوەی وڵات دەست بەسەر کراون. لە هەمان کاتە دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە بەسەر دەست بەسەرکردنی ساسان چەمەن ئارە، زیندانی سیاسی پێشوو هونەربەندی کوردی خەڵکی لام و خوشکەکەی پەرست و چەمەن ئارە هێشتا بە بڕیاری دەست بەسەرکردنی کاتی لە گرتنگەی ناوەندی ئیلامدا بە نادیاری ماونەتەوە. کوژرانی دوو بەرپرسی باڵای دارایی و سەربازی ڕژیم لە هێرشەکانی بروجێر. لە هێرشەکانی ڕۆژی شەممە هەشتی خاکەلێوە بۆ سەرشاری بروجێر، عەلی فولادوەن، سەرۆکی فەرمانگەی لێکۆڵینەوەی ڕێکخراوی سەپەن لەگەڵ بنەماڵەکەی کراونەتە ئامانج و کوژراون. بەپێی راپۆرتەکان عەلی فولادوەن یەکێک لە کەسایەتیە سەرەکیەکان بووە لە پێکهاتەی ئەتۆمی کۆماری ئیسلامیدا. هاوکات سەرچاوە جیاوازەکان هەواڵی کوژرانی جەمشید ئیسحاقی، سەرۆکی نووسنگەی بودجە و دارایی سەربەرکانی گشتی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامیان ڕاگەاندووە. بەپێی ئەم راپۆرتانە ناوبراو ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە بەڕێوەبردننی سەرچاوە داراییەکان، لەوانە دەور لێدانەوەی گەمارە و نەوتیەکان و دابینکردنی بودجەی پرۆژە موشکیەکانی کۆماری ئیسلامی. هێرشی درۆنی بۆ سەر بارەگای پارتە کوردیەکان لە هەرێمی کوردستان. بە گوێرەی راپۆرتەکان لە درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی، هێرشی درۆنی کراوەتە سەر پێگەی حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان لە شارەکانی کۆیە و هەولێر و سلێمانی. بە پێی راپۆرتە گەیشتووەکان ئەم هێرشانە بە بەکارهێنانی درۆنی خۆکوژی ئەنجام دراون و چەندین تەقینەوە لە ناوچە دیاریکراوەکان ڕوویانداوە. سەرچاوە ناوخۆیەکان باس لە بیسترانی دەنگی تەقینەوە لە گەڕەکی خەبات لە هەولێر و هەروەها شاری کۆیە دەکەن. هاوکات لە گوندی زەرگوێز هێرش کراوەتە سەر ماڵێک کە پەیوەستە بە بنەماڵەکانی کۆمەڵی شۆڕژگێڕان و زانیارێکی وردیش لەسەر ئاسی زیانەکان تاوەکو ئێستا بڵاو نەکراوەتەوە. هەڕەشەی سوپای پاسداران بۆ هێرشکردنە سەر زانکۆی ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژئاوای ئاسیا. سوپای پاسداران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە بەرەبەیانی یەکشەممە نۆی خاکەلێوە وێڕای هۆشداری دان بە خوێندکاران و مامۆستایانی زانکۆکانی سەر بە ئەمریکا لە ناوچەکە، ڕایگەیاند کە ئەم ناوەندانە وەک ئامانجی ڕەوا هێرشیان دەکرێتە سەر. سوپای پاسداران هۆشداری داوەتە خوێندکاران و ستافی فێرکاری ئەم ناوەندانە لە ڕۆژاوای ئاسیا کەلانی کەم 1 کیلۆمەتر لە شوێنی زانکۆکانیان دوور بکەونەوە.
لەم بەیاننامەیەدا جەخت کراوەتەوە کەم هەنگاوە لە چوارچێوەی تۆڵەستاندنەوەدا ئەنجام دەدرێت. هەروەها سپای پازاران ڕایگەاندووە کە ئەگەر بەیاننامەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەرکۆنەکردنی بۆردومانکردنی زانکۆکان دەربچێت، ئەوە ڕەنگە لە جێبەجێکردنی ئەم هەڕەشەیە دژی زانکۆ ئەمریکیەکان پاشگەز ببێتەوە. دەستبەسەرکردنی سیروان میکایلی لە تورکیا و مەترسی ڕادەستکردنەوەی بە ئێران. گروپێک لە چالاکانی مافی مرۆڤ لە سلێمانی هەواڵی دەستبەسەرکردنی سیروان میکایلی چالاکی مافی مرۆڤ و پەنابەرێکی کوردی ئێرانیان لەلایەن پۆلیس و تورکیاوە ڕاگەیاندووە هۆشداریاندا لە مەترسی دیپۆرکردنەوەی بۆ ئێران. لەو بەیاننامەیەدا هاتووە کە سیروان میکایلی خەڵکی سنە بەهۆی چالاکیەکانی پەیوەست بە گەیاندنی هاوکارێ مرۆیەکان لە ئێران کەوتوتە ژێر چاودێری و ناچار بۆ وڵات بەجێ بهێڵێت. ناوبراو لە ئێستادا لە کەمپی ڕادەستکردنەوە لە شاری ئاگری ڕاگیراوە. چالاکانی مافی مرۆڤ هۆشداریان داوە کەم پەنابەرە کوردە ئێرانیا لە مەترسیەکی جدی دیپۆرکردنەوەیە بۆ ئێران، کارێک کە دەتوانێت بە شێوەیەکی ڕاستەخۆڕەشە لە ژیان و ئاسایشی بکات. هێرشی بەرفراوانی درۆنی بۆ سەر شارەکانی هەرێمی کوردستان. لە شەپۆلێکی هێرشی هەماهەنگکراوی درۆنی و موشەکیدا ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانی عێراق لەوانە هەولێر، دهۆک و کۆیە کراونە ئامانج. سەرچاوە ناوخۆیەکان ڕایانگەیاندووە هەولێر، سۆران، دهۆک، چیای کۆڕک، بەستۆرە، بەحرکە، کۆیە، مەخمور، پیرمام وە چەندین ناوچەی دیکە لەو شوێنانەی کە کراونە ئامانجێم هێرشانە. لە کاتێم هێرشانەشدا درۆنێک لە ناو ماڵی هاوڵاتیەک لە ناوچەی ئەنکاوەی هەولێر کەوتۆتە خوارەوە. لە شاری دۆکیش راپۆرتەکان باز لەوە دەکەن کە ماڵی نێچیڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دووجا کراوەتە ئامانجی هێرشی درۆنی. هاوکات دانیشتوانی سلێمانی و هەواڵی بیسترانی دەنگی فڕۆکەی جەنگی درۆنیان لە ئاسمانی ئەو شارە ڕاگەیاندووە. لە درێژێم هێرشانەشدا TP3 لەشکری چواردەی پێشمەرگە لە بنکەی مەخموریش کراوەتە ئامانج. هێرشی ئاسمانی بۆ سەرهێزەکانی حەشدی شعبی لە کەرکووک و مووسڵ. سەرچاوە بنیەکانی عێراق هەواڵی کوژران و برینداربوونی هێزەکانی پۆلیس و حەشدی شعبیان لە دوو هێرشی ئاسمانی جیاوازە لە شارەکانی مووسڵ و کەرکووک ڕاگەیاند. بە گوتەی سەرچاوە ئەمنیەکانی عێراق لە کاتی هێرشێکی ئاسمانی بۆ سەر بەرەگای حەشدی شعبی لە شاری مووسڵ دوو کارمەندی پۆلیسی عێراق کوژراون و دوو کەسی دیکەش بریندار بوون. بە گوتەی ئەم سەرچاوانە شوێن ئەنجام ئامانج گیرەکان لە نزیک بنکەیەکی پۆلیس بووە. هاوکات گروپی حەشدی شعبی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاندووە. لە هێرشێکی دیکەدا لە شاری کەرکووک 3 لە هێزەکانی ئەو گروپە کوژراون و 4 کەسی دیکەش بریندار بوون. پارێزاندنی ناڕەزایەتیە جیهانیەکان لە دژی شەڕ دوایین هەواڵ. هاوکات لەگەڵ بەردەوامی پێکدادانی سەربازی لە نێوان هێران لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی دیکەوە شارە جیاجیەکانی جیهان شاهیدیان جاندانی کۆبوونەوە و خۆپیشاندان بوون لە دژی شەڕ و سیاسەتەکانی حکوومەتەکان. بە پێی راپۆرتەکان لە چەند سەدان کەس بە ڕێپێوان بەرەو باڵێۆزخانەی ویلایەتە یەکگرتووەکان دژی شەڕ و دەستێوەردانی سەربازی دروشمیاندا بوو. داوای ڕاگررتنی پێکدادانەکانیان دەکرد. لە ئیسرائیلیش سەدان خۆپیشاندار بە کۆبوونەوە لە شاری تەل ئەڤیڤ ڕاخنەیان لە سیاسەتەکانی حکوومەتی ئیسرائیل گرت. لە لەندەنیش دەیان هەزار کەس لە ڕێپێوانێکدا دژی ڕەوتە ڕاستڕەوە تونڕەوەکان بەشداریان کرد کە بەشێکی لەگەڵ بەرزکردنەوەی دروشم دژی شەڕ و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون. لە شارە گەورەکانی ئەمریکاش هەزاران کەس لە چوارچێوەی کۆبوونەوەی بەرفراواندا بە ناونیشانی نابۆ پاشا دژی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ دەستیاندایە ناڕزایەتی دەربڕین. بەڵێ بینەرانەوە گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کاتی سەدی باش بۆ